نۆ هاوڵاتی لە کەسوکاری شەیدانی کیمیاباران لە دادگای هەڵەبجەدا سکاڵایان تۆمار کرد لەسەر 25 گروپ و کۆمپانیا و کەسایەتی بازرگانی نێودەوڵەتی کە تۆمەتبارن بە فرۆشتنی چەکی کیمیاوی بە حکوومەتی پێشووی عێراق ئەو چەکەی کە پێش 30 ساڵ هەڵەبجەی پێ جینۆساید کرا. گروپی دادوەری جیهانی وەک پارێزەری کەیسی هەڵەبجە کەیسەکەیان لە ستۆ گرتووە. ڕێکارەکانی دادگایکردنی تۆمەتبارانیان بۆ کەسوکاری شەیدانی هەڵەبجە ڕوون کردەوە. ئێمە بە پشبەستن بەدەیان 1000 بەڵگە لەسەر ئەو کۆمپانیا و بازرگانانەی کە لە پێش 30 ساڵ چەکی کیمیاویان بە عێراق فرۆشتووە ئەمڕۆ توانیمان بینە هەڵەبجە و سکاڵا دژیان تۆمار بکەین. ئامانجمانە ئەو تۆمەتبارانە بێ نام شارە و لێرە دادگای بکرێن. ئێمە کار لەم کەیسەدا ئەکەین لە پێناو مرۆڤایەتیە تاوەکی شتاکێکی تر لە جیهاندا نەبێتە قوربانی چەکی کۆگژی کیمیاوی. ئەو کۆمپانیا و کەسایەتیە بازرگانانەی کە ئێمە 10 ساڵە بەدەیان 1000 بەڵگەمان لە سەریان کۆکردووەتەوە ڕاپێکی دادگاکانیانەکەین. ئێمە ئامادەشین لێرە بێت یا بەرلین یا لە فەڕەنسا ڕووبەڕووی لێپێچینەوەیان بکەین بتوانین قەرەبوویان لێبسێنینەوە. ئەمە هەنگاوێکە لە پێناو مرۆڤایەتیدا ئێمە بە پشتیوانی کەسوکاری قوربانیانی هەڵەبجە ئەیگرینە بەر لەناو ئەو لیستەی کەناوی تۆمەتبارانی تێدایە و درایە دادگای هەڵەبجە کەسایەتی عێراقی بوونی هەیە. لە ماوەی داهاتووشدا تەواوی ڕێکارە یاساییەکان لە بەرامبەریاندا ئەگیرێتە بەر. توانیمان سکاڵەکە تۆمارکەین لەبەرەوەیە ناوەکانمان ئاشکرا کرد و هەندێ خەڵکی عێراقیشتیایە. تەواوی لیستەکە 25 ناویتیایە تقریبا بینی 7 و 8 کۆمپانیای تێدایە. خاوەن قوربانیەکانی هەڵەبجە داواکارن حکوومەتی هەرێم و عێراق بۆ سەرخستنی ئەم کەیسە هاوکار بێت. خاوەنی چواردە شەیدی بنەماڵەکەی خۆمم ئەمڕۆ داوام قەید کردووە لەسەر ئەو وڵاتەی کە چەکی کیمیایی بە عێراق فرۆشتووە. داواکەن حکوومەتی عێراقیش و هەرێمیش هاوکاری ئەم پرۆسەی ئێمە بن بە زورکار هاوکاریمان بکەن و خەربوو کەسوکاری شەیدان بکرێتەوە. تۆمارکردنی سکاڵا دژ بە کۆمپانیا و گروپە بازرگانیە نێودەوڵەتی و عێراقیەکان کە تۆمەتبارن بە فرۆشتنی گازی ژەهراوی کیمیاوی بە عێراق و هەڵەبجەی لە ئەنجامدا پێ جینۆساید کرا لە کاتێکدایە کە 30 ساڵ بەسەر بیرەوەرەی جینۆسایدکردنی هەڵەبجەدا تێپەڕەبێت کە بەهۆی ئەو گازەوە 5000 هاوڵاتی شەید بوون و زیاتر لە 10,000 هاوڵاتیش بریندار بوون تاوەکو ئێستاش بەدەست برینەکانیانەوە ئەناڵێنن. لە کەمی بە دادگایکردن و ساغبوونەوەی تۆمەت لەسەر تۆمەتباراندا ئەوە تەواوی تۆمەتباران قەرەبووی مادیان لێوەرەگیرێت بەمەش قوربانیانی هەڵەبجە قەرەبووەکرێنەوە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.